باسەی کاژێریەکی دوانیوەڕۆی ئەمڕۆ لەسەر شەقامی سەرەکی نێوان هەولێر و هەریر لە ڕاستی فڕۆکەخانەی هەریر لێرە ڕووداوێکی هاتوچۆ ڕووداوێکی سەختی هاتوچۆ ڕوویداوە لە نێوان دوو ئۆتۆمبیل کە لە ئەنجامی ڕووداوەکە دوو کەس گیانی لەدەستداوە و 6 کەسیش بریندار بوونە. ئەوەی لە ڕووداوەکەدا ینی شاید حاڵەکان باسی دەکەن ئەوەی لە ڕووداوەکەدا ڕوویداوە هەردوو ئۆتۆمبیلەکە گڕیان گرتووە و سوتاون. یەک لەو کەسانی کە گیانی لەدەستداوە لەناو یەک لە ئۆتۆمبیلەکان بووە ئەو بە تەواوی وەک ینی باسی دەکەن شاید حاڵەکان جەستەی سوتاوە و گیانی لەدەستداوە. کە سوکاری ئەو گرای زەرین کە لە بیکاشۆکەی داوە ئەوەی 5 کەسی تێدا بووە فەریداوە بەڵێ خۆی و خێزان 3 منداڵ بوون. تەمەنیان چەند بۆ منداڵەکانی؟ منداڵەکانی لە سەروی 6 ساڵە بوون هەتا 15 ساڵ، دوو کوڕ و کچێک بووە. خەڵکی کەرکووکن عایلەی ئێمە. عایلەکەیەوە خەڵکی کەرکووک. ئەی دەزانن لایانی بەرامبەر خەڵکی کوێ بوون ئەو دوو کەسە؟ ئەو دوو کەسە یەکیان خەڵک دیانەیە، یەکێکیان خەڵک بەرزانیە. ئەوە خەزمی ئەوی بلێ ئەمری خوای کردیە ناوی فەتحی حاجی شێخۆیە ماڵیدی 73 مقدمە لە فەرماندەی بارزان لە واجب گەڕایتەوە لەگەڵ یەکێکی دیکە ناوی ناسر بووە ئەو سایق بووە لێرە ڕاوەستاینە ناسر هاتە خوارێ وەکو بەپێ ئەو معلوماتێکە بە ئێمە گەیشتە هاتیتە خوارێ دوای فەتحی هەر لە ناو سارەی بواوی مقدمەکە وەکو دیا سارە کاتیا لێواندا بەس ئەمە نازانێ ئەوانی دیکە چێنە بەس ئەوی ئەمری خوای کردیە ناوی فەتحی ئەوی دیکەش بریندارە بە ناوی ناسر مزۆرینە مالیان لە سۆرانە. بەڕێستان لێرە بوون و کاتە حادسەکە ڕوویدا؟ لێرە دانیشت بووم ئەو دوو برا پێشمەرگەیە سایق بیکاشۆیەکە لێرە هاتن ڕاوەستان گندۆرەی لەم بکڕن دوای نەفەرێکات هاوڵاتی خەرچی سۆران بوو لێرە گوتی دەستمەوە سۆران ئەگەر دەگەر خۆم ببەنەوە سایقی بیکاشۆیەکە پێشمەری گوتی جێمان نییە ئەو کابرا ڕۆی تقریبەن گەیشتەکەن و کامیری ڕەشەی هەر ڕاست سیارە لێرە ویستیوە بە پێش سیارەکەی دی بکەوی مەجای نەبوو ڕاست ساتە لێرە وەریگرت سیارەکە وەریگرت لە کۆنتترۆل دەرچوو لە بیکاشۆیەکەیدا نەفەرێکی دەگە خۆ برکەتە بن سیارەی قال بوشتی هەموو شکا بوو بەس هەناسەیەدا لێرەش ئەو برایەکە یەکە بوو بن سیارێ و ئەو حەمری خوای کرد مرد بوو. سیارەکان هەردووکیان سووتان هەردووکیان سووتان بەرێ ئەو خێزانەتان ڕزگار کرد و 5 خێزانە هەر دەرکیان کردەوە باش بوو سیارەکە بەس پێشی ئاگری گرتە بوو هەر فەوری لە سیارەکە هاتنە دەرێ باش بوو نەسووتانەوە. ئەو 6 کەسەی کە بریندار بوون هە لە دوای ڕووداوەکە گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەی هەریر و لەوێ بە گوتەی بەڕێوەبەری ناحیەی هەریر چارەسەری پێویستی و سەرەتاییان بۆ کراوە و دۆخی تەندروستی 5 لە بریندارەکان بە تەواوی باشە تەنیا یەکێکیان تۆزێ دۆخی تەندروستی باش نەبووە و هەر 6یان دوای ئەوەی کە چارەسەریان لە هەریر وەرگرتووە گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر و لەوێ چارەسەر وەردەگرن.